پێ بکەیان بزانبن کە وێچە بێشن. مۆسیقای ماڵی مۆسیقای زەهاویە. زۆر سپاس کە تەشریفتان هێنا و ئەم ئێوارەیە لەگەڵ بەندە و کۆمەڵێک ژەنیاری زۆر بەتوانە لە چوار پارچەی کوردستانە پرۆگرامێکی باشمان حاضر کردووە بۆ ئێوەی ئازیز. تۆزی ئەمەوێ باسی چیرۆکی ئەم ماڵە بکەم. من لە تەمەنی 15 ساڵیە کە کاتێک لەگەڵ ئامێری دەف ئاشنا بووم قەت چاوەڕوانم نەئەکرد کە من لە بواری هونەری 25 ساڵ بەردەوام بم و لە ڕێگەی دەفەوە 100 وڵاتی دنیا بڕۆم. هەژارێک کە لە ماڵباتێکی خانەقینی لەدایک بووە، باوکێکی سیاسی، مامێکی سیاسی، 16 ساڵ ژیان لە ئێران، 30 ساڵ ژیان لە بەریتانیا. هەژارێک کە ئێستا سەیری دواوەی خۆیەکە 25 ساڵ گەشت لە دنیا لەگەڵ دەفەکەیە. هەمیشە ئارزووی من ئەوە بوو کە بتوانم لە تەمەنێک کە هەستی پێ بکەم حازرم مؤسسەیەک شوێنێک بە ناوی خۆمان دانێم. لە ئینگلیسی شتێکە پێڵێن لەگەسی، شتێک لە دواوەی خۆت دانێ. و بەڕاستی ئەم شەو بۆ منی هەژار زۆر ڕۆژێکی تایبەتە لە ژیانما، 4 نۆڤەمبەری 2021 چونکە ڕۆژی دامەزرانی ماڵی مۆسیقای زەهاویە. ماڵی مۆسیقای زەهاوی لە 2022 دەسەکا بە ئەکتیڤیتی خۆی. زۆر بە کورتی ئەمێ جارێ بڵێم کە ماڵی مۆسیقای زەهاوی بۆ دروست بووە، هەدەفی من چییە، ئەجێندا و سیاسەتی ئەم ماڵە چییە لە 2 ساڵی ترا، و بۆ لە هەولێر، بۆ لە پایتەختی ئەقلیمی کوردستانی عێراق. من پێم وایە لە هەموو کاپیتاڵەکانی دنیا، لە بەرلین بێ، لە تۆکیۆ بێ، لە لەندەن بێ، لە واشنگتن بێ، کاپیتاڵ زۆر گرنگە بۆ مەسائلی کولتوری. عاسیمەی هەر وڵاتێک بێجگەوەی کە لە بواری پیشەسازی، بێجگەوەی کە لە بواری سیاسی، بەڵام بەڕاستی لە بواری کەلتوریا کاپیتاڵ زۆر گرنگە. و من بەڕاستی پێم خۆش بوو کە ئەم ئفتتاحیەیە، ئەم ئۆپنینگی ئەم ماڵە لە هەولێری پایتەختی کوردستانی باشووری ئازیزی خۆم بێت. 2 ساڵی تر چاوەڕوانی باز لە 2 ساڵی ترا زەهاوی میوزیک هاوس لە یەکەم ئیڤنتیەوە کە من ئێستا ناڵێم لە مانگی یەک، بەڵام لە یەکەم ئیڤنتیەوە بۆ 24 مانگ هەر مانگ کۆنسێرتێک بەڕێو ئەبات. ئەم کۆنسێرتانە بریتی ئەبن لە هونەرمەندانی کورد، بەس تەنیا نە لە باشووری کوردستان. هونەرمەندان داوەتەکرێن بێجگەوەی کە کۆنسێرتێکیان بۆ ڕێک ئەخرێ، وەرکشۆپێکی چڕوپڕ بۆ 2 ڕۆژ وەرکشۆپەیەن. و بەڕاستی ڕوئیای من ئەوەیە کە هەم ئەمەوێ کوردستانی بێ ئەم ماڵە و عالەمی بێ. لە هەمان کاتشدا هونەرمەندانی ئینتەرناشیناڵ داوەتەکەین کە هەر مانگ تەشریف بێنن کۆنسێرت لە هەولێر بن، و شاری هەولێر، میلەتی هەولێر، گەلی هەولێر لەگەڵ موزیکی گەلانی ترشا ئێمە ئاشنا بین. ئەم خەونەی منە بەڕاستی پێویستی ئەکا کە سپاسی من ئەبێ 3 کەس بکەم. ئەم 3 کەسە ڕۆڵێکی زۆر گەورەیان بینی لە ئەم موئسسەی منە. یەکەم کەس جەنابی کاک نەچیروان بارزانی، سەرۆکی هەرێمی کوردستان، کە پاڵپشتی خۆی بۆ 2 ساڵ پیشاندا کە ئەوە ئومیدێکی زۆر گەورەیە بۆ من. سپاسیان ئەەکەم چکە بەڕێزیان زۆر کەسێکی کولتوریە، زۆر کەسێکی ئەهلی موسیقە. دووەم کەس بەڕاستی کە وەکو برا گەورەی خۆمە، من 9 ساڵە لەگەڵ ئەم بەڕێزەیە ئاشنام. هەر جار چوومەتە ئۆفیسەکەی پرۆپۆزاڵێکم هەبووە، فکرەیەکم هەبووە، قەت نەیوتووە نە بۆ من نە بۆ کەسانی تر. و لە حەدی ئیمکاناتی کەناڵەکەیە توانیوێتی پاڵپشتی هونەر بێ کە خۆی زۆر حەزی لە موزیکە، جەنابی کاک ئاکۆ محەممەد، کە بەڕاستی بێ جەنابیان من نەمەتوانی ئەم موئسسەیە دانێم. و سێەم کەس تۆزە ئیمۆشناڵم ببوودن، تۆزە ئیمۆشناڵە بم، چونکە دایکم لێرەیە ئەمشەو
حضوري أم جنا حسيكي عجيبة بابا. Thank you so much, ladies and gentlemen. I'm just going to say a few words in English for our friends who do not speak Kurdish. First of all, thank you so much for coming, for being here in this very special day, 4th of November, 2021. This is the opening of Zehawî Music House. Zehawî Music House will be a music house that will start from 2022. It will be a music house designed for city of Erbil, that every month this house will host concerts. We will invite musicians and artists from different parts of Kurdistan and also international. The agenda of this house will be three things. Number one, regular concerts every single month in Erbil. Number two, this house will carry out workshops and master classes for music. And number three, it will be a teaching center for music, whether it's Kurdish or international. The reason why I chose Erbil to have this music house in Erbil is because every capital in the world, whether you're in London, whether you're in Paris, whether you're in Tokyo, a capital of every country is extremely important for culture. Erbil is a city that is surviving. We have a lot of expats from all over the world. And every day I'm asked by my French friends, by my Italian friends, by my British friends that, Hajar, we want to hear music. Hajar, we want to go to a concert. Hajar, okay, we have live, but we want to go to a concert. This house will have regular concerts every single month. And for the next 24 months that we start from 2022. I think without the support of three people, this dream that I had since I was 15, my career started as I was 15, a young Daft player, nobody knew me, and now 25 years after, I'm in a position to say, you know, I want to bring this 25 years of experience in this house. My patron, the patronage of the house, I can only say a big thank you to His Excellency President Nechirvan Barzani for being the patron for this house for the next 2 years. A music lover himself, an artistic lover himself, and without his support this would have not been possible. The second person I really want to thank is, as an elder brother to me, the CEO of Rudao Media Channel, Mr. Ako Mohammed. رز Ako Mohammed كسروكي كومبانيا جێبەجێکاری تۆڕە میدیای ڕوودا و ئێمە لە ماوەی چەندین ساڵ لە ڕابردوودا پێکەوە کارکردنێکی باشمان هەبووە ئەو بە هەموو شێوەیەکی یارمەتی داوم و کەسی شەمیش بریتیە لە کەسێکی زۆر تایبەتە و کاتێکی زۆر تایبەتە و ئەویش دایکی ئەو کەسەیە کە منی هێناوەتە دنیاوە و هەمیشە ئیلهامی خۆم لەو وەرگرتووە سپاسێکی زۆر تایبەتیم هەیە و خۆشحاڵم کە دایکم لێرە ئامادەیە سپاسم تانەکەم کە هەمووتان لێرە ئامادەن دەستخۆشیتان لێ یەکەم پێشوازی تکایە پێشوازی لە میوزیشکزنەکان بکەن. بله هفجی گوترا هجار زهاوی بو و ایدیا فمالا موزیکی زهاوی تیوا کرن و ببونه و کرنا به مالا موزیکی جی کنسرت دست بکه کنسرتا به سپانسریا مدیایی تور مدیا رودا به بجداریا موزیکجن و هنرمندین چهار بشن کردستان و ورا پیشکش کردن به آماده بون هجماره که برپرسان برپرسن هرما کردستان جه برپرسن حزبی و حکومی هجماره که کسایتیان جه میوانین کردستانی و ین بیانی جی لبر آمادن و بجدار بن او هنرمندین هم دبینن لسر اکران رودا به او هنرمندن که چهار بشین کردستانی واتن سر کلا دیرینا هولێرê جبو پیشکش کرنا و کنسرا به بونه و کنا مالا زهاوی با موزیک لە چوار بەشی کوردستانەوە هونەرمەندمانمان هێناوە لە قامیشلۆ
لكرماشان لجولاميرك لسليماني كاك سفكان بخير بي كاك زنار للروجافاوا تكايا شابليك سپاس کاکە ژار پیرۆز بێ ماڵا زەهاویە موزیکێ سکێ خۆشم گەلێکی ئەز و هەواڵێن خۆش ڕۆژاوای کوردستانê گەم لە پایتەختا هەرێمی کوردستانن لە هەولێرن هەولێرا حەزکردنê هەولێرا حمێزکردنê هەولێرا میوزیکê و ڕەنگێ خۆشک و دەنگێ خۆشک هەویدارم گۆڤنە گاوا پێشی بێ گاوا یەکەمین بێ و نەگاوا تالی بێ کێ خۆشم گەلێکی گۆلکەلەها هەولێرê دەنگێ موزیکê bilind بێ ji Kurdistanê carê dengê şer dihat bi tifingê bilind bû niha dengê muzîkê bilind dibim kêf xweşin gelekî wekû miletê Kurd wekû xelkên Rojavayê Kurdistanê bijî kak Sefkan can ئێمە دوو گۆرانیمان حازر کردووە بۆتان دوو ئایتممان حازر کردووە لە ڕۆژاوا گۆرانیەکان چین باسی گۆرانیەکانی ڕۆژاوان بۆ بکە کاکە ژار شخوا ڕۆژ ژێر لازمن گز بەحسا هونەرا Rojavayê Kurdistanê bikim ئەرێ ینی پەرچەی بچووکە ji Kurdistanê lê yani ji alî nivîsandinê ji alî çandê de gelekî zengîl û dewlemend e mêj Kobanê dest pê bikin لە کۆبانەیە یەکەم گۆرانی ناوی گوڵازەر گوڵازەر e مێلۆدیا ناوچەیە کۆبانەیە belê mewalek li pêşiya wê heye a rehmetiyê Baqî Xudoyê ئەها bavê Evdelê rehma Xwedê lê be û adî jî Gulazer a Hemê Dûmanê kesê got yekemîn kes li Rojavayê Kurdistanê kemand jenand ئەها ew Gulazer jî ew her strana hanê çîrokên evînê dibêje باشە behsa dil dike واتە ئەو دوو گۆرانیەی کە گوێمان لێ ئەبێ مێلۆدیەکی گەلێک ڕەسەنە ڕۆژاوای کوردستان شخوا a duwemîn jî a heyran e heyran jî şxwa heyran li her çar aliyê Kurdistanê heye lê heyranê Rojava taybet e piştî wê strana cezîrê behsa yekîtiya coğrafya Kurdistanê dike û behsa نبونا سینورا سایکسبیک وقتا گهادانی برای تن نبو آن خط امجد بجن سر خط و بن خط بحثا جزیره بوتات کو بازار دردور آوید که بحثا نقشه کردستانی که دست خوش مسترانی اوینی هالبجارتن ام دخوازم به اوینه دست پی بکن بتشتیم بدو دست پی بکن من استا ام زور سامرایزی بکم to our friends that don't speak Kurdish the first item we have two songs for you from Rojava from the Kurdish part of Syria by my dear friend. I consider him that his name is the encyclopedia of Kurdish music for Rojava, Kak Safkan. Kak Safkan just talked about the two songs that we will play for you. These are original songs and melodies from Kobane, the city of Kobane that we will perform for you. I hope you enjoy it. Proin bo Rojava. Fermu.
دلو تو دلالی غریب و دلای بیزار و دلای رزین و دلای های لو دلو تولو دلو هاي لو دلو تو دلالي بروش تقريب شفدنالي رزيلو بساي بعارو بساي تسكال كرمتو كالنا بدلو دلو تدلالي تبرد قريب شفدنالي جبر أبيني تسخست ما حالي رزيلو بس هاي بيعارو بس هاي وزهيا رنيا دلوي خيلو دلو خوينيو دلوي گلازر وی گلازر لی های گله گله گلازر گلازر وی گلازر لی های گله گله گلازر حیران رنگی تی اسمر لی گلو چید کش مقدمن حیران رنگی تی اسمر لی گلو چید کش مقدمن كرسي داري خدا سر لي عينك داري خدا كرسي داري خدا سر لي عينك داري خدا حيران رنگي تيسمر لي قولو شدكش حق ديدن حيران رنگي تيسمر لي قولو شدكش حق ديدن گلو در کس نامالا با گلی در کس نامالا گلو در کس نامالا با گلی در کس نامالا سر خود پشت بالا ره سر خود پشت بالا سر خود پشت بالا ره سر خود پشت بالا سر خاطر دستمالا له که بوی خاجوانا سر خاطر دستمالا له که بوی خاجوانا گلازر وی گلازر لی های گله گله گلازر گلازر وی گلازر لی های گله گله گلازر حیران رنگی تی اسمر لی گلو چید کش حق دیدن حیران رنگی تی اسمر لی گلو چید کش حق دیدن راس گلو قصیده که راس گلی قصیده راس گلو قصیده که راس گلی قصیده هورک هورک ددرومله هورک هورک ددرومله هورک هورک ددرومله هورک هورک ددرومله گیت به گلی نرنداله ترس کره خاینم گیت به گلی نرنداله ترس کره خاینم گلازر وی گلازر لی های گله گله گلازر گلازر وی گلازر لی های گله گله گلازر حیران رنگی تی اسمر لی گلو چید کش حق دیدن حیران رنگی
كذا لو حيران جارو لو مجوزج كل كيه تدمر لو وزج كل كيه لو تدمر لو حيرام گو جاور شو بلک لسه بحانینا گیرین یار که بی زمانی دف دوسته
قلبو تليخو كافرين وي 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 بلا دلالي دليم صاحبي وي دلالي بجيب بيرين بوطا انشالوا بالبل الهب ونجوطا يقوتني ابيني الهب رد قوطا يخزم وندعبو لا 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 جميل بوطا جزيرة جزيرة ويالي أرجوم جزيرة جزيرة ويالي يكشكي حبابية ونورنا ويالي يكشكي مردنية ونورنا ويالي اجكر بدل علي لا 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 حالي جزيرة جزيرة وزنا وما جزيرة وزنا جدر كتبوا عين برك جنة بتشوما يا ضاوي أو يا ربنا أي بابي وابن باشا للرجافاوة الروين بو روش حالات جاري چپليك بو امسي هنرمنده لكرماشان كاك فريد بخير بي نزیکی عرض سلام دارم خدمت حضار عزیز و جناب تو دایک عزیز من کاک فریدی الهامی هنرمندێکی زۆر دیار لە ئێران و لە کرماشان و ئەم خاتوونە 17 ساڵێتی ساقی خەڵکی کرماشانە چەپڵەیەکی بۆ لێبان لەگەڵ ئایدا خانمە بەڕاستی خاتوونێکی کوردی کرماشانی تەمبور لێبە بەڕاستی بۆ من جێگای کاک فەرید چی لە ڕۆژ هەڵاتەوە چی لێئین
تەمبور باسی تەمبورم بۆ بکە و ئەو دوو گۆرانیە کە لە بەشی ڕۆژهەڵاتە. کاک هەژارگیان ئەڤەڵ کە تەبریک وشم بابەتی کار فەرهەنگی فرق هەڵەیەن کە لە هەولێر ئەنجام دەیتە ئارەزوی موفقیت دارم و باعث افتخار و شانازیە کە لە ئەفتتاحیەی بەرنامە من لە خزمەتتەم. موسیقی تەمیرە یا تەمبور موسیقی کاکەیان ئەو ئامێرە تەمبور کە بڵێن تەمبور یعنی کاکەیی و بەڵێ کاکەیی و مردم ئەهڵە حەق و یارستان ئێرانە. تەمبور تا 50 ساڵ پیشتر ساز سربیە و ساز واتە سازێکی شاراوە بووە جەمخانە و خانەقا لەناو ئەحلەحەقەکانە لەناو ئەحلەحەق باش تا 50 ساڵ پیش کە گەورایەک لەناو زندەیات سید ئەمرۆڵای شابڕەیمی کە ئوستاد و پیرە گەرامیەک بیە تەمبور لە جەمخانە تێیدا ملستن ئستیج و ئەمڕۆژ کە ئیمە هاسیمە خزمەتان تەمبور مدیون زەحمەتەی لە سی ئەمرۆڵای شابڕەیمی سی ئەیاز قەزوینی باشە زندەیات سید خەلیل عالی نەژادە بێگومان ئێستا ئەم گۆرانیەی کە لێیەن چییە کاک فەرید ئەبەی کە بۆ حازر ڕپرتوارە تەمبور ڕپرتوارە مەقامە بەڵێ بەس خارجە مەقامیش موزیکی لەتریش وەگە دەژەنن ئەما مەقام ڕپرتوارە خاصی مۆسیقای تایبەتی خۆی هەیە تەمبور ئیمە یەک بەخشێک و موزیک و موسیقی مەقامی یارسان سەحنەی کرمانشان واتە ئەوەی کە گوێمان لێ ئەبێ ئێستا هینی سەحنەی کرمانشانە یەک بەخشێک کە ستایلێکە لەناو تەمبور لە چوار هەوزە یەک هەوزێ سەحنەست باشە کە ئیمە موسیقیە کە ئەڵبەتە بەرە ئەساسە موسیقی جەمخانە و خانەقاهێ سەحنەست کە جەنابەتش کاری جەناب بەڵێ ئاهەنگسازی کردمە لە سەری دەستخۆش. We're going to go to Rosh Halat now, the Kurdish part of Iran from Kermanshah. Farid is a very distinguished artist, Farid Ilhami from Iran, a family of musicians. And this lovely lady, 17 years old, playing the tambour, and Aida as well. We're going to hear this special repertoire that is from a special sacred community in the Kurdish culture. In Kurdish culture, we have religions and ideologies and philosophies that are, we can call, they are pre-Islamic, and they have a great, great deep root in our culture. And what we're going to hear, the next item, is a sample of a melody. روشاوای کردستانی ببود نهاجی ج روشلات کردستانی و هنرمندین کرماشان روشلات کردستانی هاتنه بحث تموره کرن و به موزیک خواه لبدن و ستران خواه پیشکش بکن ام دبینن که هجمارک ج موزیک جنانن دیگل سه ستران بیجان ج کرماشان روشلات کردستانی و بجلو برگن کردی و هاتنه سر کلا هولێرê جبو کو سترانن کرماشانی و روشلات کردستانی لبر پیشکش بکن که ده بشادویم یا کنسرتا مالا موزیک یا هجاردا و برای پیشکش کردن جوی گهداری موزیکا کرماشانی بکن.
دل دادتن ندستی دوران دادتن دل دادتن ندستی دوران دادتن چمان سنگواران روی بغدادتن صدای گیروبن هر نیادتن وی روی سنگواران بغداد شاد بی منصور سرمست تسلیم و دار بی منصور سرمست تسلیم و دار بی دیده جدید پاکش صداین الحق ما نخاکش صداین الحق ما نخاکش وی ای جان ای دو
گران دردنا زان برین زوخ گران دردنا قیس جفاکی شیمان هردنا چون شیخ سنا ایمان هردنا گران دردنا گران دردنا زناری پوشی زناری بستن وی ماجرا و تنزار و خستنه ای گران دردنا گران دردنا یارم دوست دلدارم یارم دوست دلدارم یارم دوست دلدارم ای دوست یارم دوست دلدارم ای دوست یارم دوست دلدارم ای دوست هیان هیانه هیدیدو یانه هیان هیانه هیدیدو یانه یارم بدیا آمین یارم سلطانه یارم بدیا آمین یارم سلطانه هیان هیانه هیدیدو یانه هیان هیانه هیدیدو یانه یارم بدیا آمین یارم سلطانه یارم بدیا آمین یارم سلطانه یا نیان فانی تاک نویانی تاک نویانی نیان فانی نمیدان فانی یا یان ایمانی پاک نموزرد نکوی نفسانی پاک نموزرد نکوی نفسانی هیا هیا آنم هیدی دویا آنم هیا هیا آنم هیدی دویا آنم یارم بدیا آمین یارم سلطانم یارم بدیا آمین یا نیان فانی تاک نبیانی تاک نبیانی نیان فانی نمیدان فانی یا یان ایمانی پاک نموزرد نکوی نفسانی پاک نموزرد نکوی نفسانی یا هیا هیا آنم هیدی دویا آنم هیا هیا آنم هیدی دویا آنم یارم بدیا آمین یارم سلطانه یارم بدیا آمین یارم سلطانه واو چۆن بوو بەدڵتان بوو؟ ڕۆژهەڵاتیەکان کووە ڕۆژهەڵاتیەکان باش ڕێینا فەرموون ئەڕۆین بۆ باکوور چەپڵەیەک جارێ جارێ یەکەم بەڕاستی ئەم جلە جوانە وەنیە 100 ساڵ مێژووی هەیە 100 ساڵ ئەم جلە لە کاک ئەنوەر کە بە گروپی جۆلەمێرک لە جۆلەمێرک حەکاری لە کوردستانی تورکیا و تەشریفیان هێناوە ئەم جلە وتی هەژار 100 ساڵە لە ناو ماڵباتی ئەمەی ئەم جلە هەبووە بەڕاستی کاک ئەنوەر بەخێر بێی بۆ ئۆپنینگی ماڵی زەهاوی
لە جۆلەمێرگ من هاتم بۆ جۆلەمێرگ بەڵێ بەڕاستی شارێکی زۆر جوان بوو شاخەکانی خەڵقی بچووک بوو بەڵام زۆر جوان بوو چیمان حەزرە لە باکوور ئەم دوو گۆرانیەیمان هەیە تۆزێ باسی گۆرانیەکەم بۆ بکە نها از سلو حرمت خوابو توان شوانت باکور باشور هولیر او روجاوا روشلا دکم اون خیراتن سرچوان در اسپاس سرناوه او باکور جولمیرگا رنگین و اساتیمه و گروبا خواجی نها ام سرناوه دوسترانان هاتن دوسترانەکە چییە سترانی یەکەم چیە سترانك یکمین چۆخۆ چییە یعنی جل چۆخۆ ئەوەیە ئەو جلە ئەمە یا بەرێ بەڵێ تاقە چێت بێت چۆخک دەبێژن باشە هەریا ئۆ موه و بەران وێ بزنان دەچێ بێت باشە ئەو چۆ یادیش چەلێ بەرچەلان زۆزانەکە یەکەمی سترانە دوو چەلێ بەرچەلان ئەف چییە ئەو سترانژی هەردوو هینا جۆلەمێرگە هینا حەکاری بەڵێ سترانە چەلێ بەرچەلان بەڵێ ئۆچەل و چییە بلند لەسەر سروشتە زۆر بەرچەلان زۆزانێک یەکەمین و تاڵان دوچێبیە زمانێکی سەر بەرچەلاندا باشە و سەردا ئەو دیروک دگوتینە چەلێ بەرچەلان بلندە چەلێ بەرچەلان بلندە بەڵێ کاک ئێمرا کوڕی کاک ئەنوەرە چەپڵەیەک بۆی زۆر جوانە لەسەر ستەیجێک بی لەگەڵ باوکی خۆت بژەنی ئەمە زۆر جوانە لای من ئێمرا جان ئێوە گروپی ئێوە هەیە جۆلەمێرگ کۆلێکتیڤ بەڕاستی گروپێکی کوردی بوو یعنی کوردی و کوردستانی بوو ئەف گروپ تۆزێ باسە ئەف گروپ بکە بۆ ئازیزان جۆلەمێرگ کۆلێکتیڤ ئەvە نێزیکەی دو ساڵایە ئەمە ئالیە جولەمێرگیدا لە حەکاری بێژین جۆلەمێرگ هەکاریەدا موزیسیانێت جولەمێرگی و پازدە هەبن باشە ئەم هاتن دەویەک هەموو جولەمێرگینە ئەم سترانێک کەونارین جولەمێرگێت دەبێژن ئەم سترانین کەونارێت کوردی دەبێژن سەر هەندەیە چاندامە و ئەم سپاسیا هەری مازن ئەم بۆتە دکن بۆ زەهاوی موزیک هاوس پرۆژێ گەلەی قەدیمیە گەلەی باشە ئەم زۆف کەوخەشم ماڵی هاوا باش بڕۆین بۆ باکوور فەرمونون گەلەی ساڵ داخوازی ئێمەدی هەیە فەرموو و نها دیامە لەبەرە سلەو حرمەتێتمە و بدیاتە مەمنون و تشتێک دیژی نەکارم بێژم بەراوێتە ئەمرێ خودێت کردبوو و سەرێتە ساف سەرێ مەساو بن و هەر هون هەبن سلەو حرمەت سەرچاوە فەرموون Sorry, I forgot to abbreviate it in English. The three gentlemen that we had, Kak Anwar and his two sons, are from Jolamerg. Hakari, as known as the Kurdish word for the city, is Jolamerg, and the word for the geographic word is called Hakari. I was there about 2 months. هفکاری مهاجرت بیجه بحثا به گروپا موزیک یا جولەمێرگ باکوری کوردستان دیگه کو او سه هنرمند کو دو جوان کو رباون خلک جولەمێرگ باکوری کوردستانی نه او هاتنه جبو کو بجدار ببند و کنسرا و کرنا مالا موزیک یا زهاوی و بجدار ببن و سترانی خوی پیشکش بکن وکه کو او هنرمند بیجن دو سترانی وان هنه یک چوخ یعنی فرنجی سورانی فرنجی هر اورامی بناو بانگا چوخ گرمانجی جرات بیجن چوخ سترانا چوخوی سترانا کی فولکلوره آبریا یادنجی چله برچلانش خود چل یعنی چیا چله نافچه که با کوری کردستانی هر سر به جولەمێرگ با کوری کردستانیه چله برچلان سترانا کی بناو دنگو فولکلوری آبری کردیه لبی نافچه نافچین سرحد لکردستانی تی گوتن و سترانکی پرخوشه. او هنرمندین باکوری کردستانی به وان دو سترانان
دوی کنسرتا پیشکش بکن کنسرتا کو ج چهار باشم پیکته ج هر بشه بو بشک کردستانیه ج باشن روجاوا و روشلاد کردستانی هاتن پیشکش کردن که هنرمند ج قامشلو و ج کرماشانی باشدار بون این باکوری کردستانی جنها هنرمند ج جولمرگ باشدارون امی گهداری استرانی وام
خومی بزنا دیماله من ماله من دلیاله من چو خجاله رساله سدجنا دیماله من ماله من دلیاله من چو خجاله دیماله من ماله من دلیاله من چوخو جانه های چوخو 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 دیماله من ماله من دلیاله من چوخو جانه های چوخو 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 دیماله من ماله من دلیاله من چوخو جانه
içime keli kelale hebrazi dergi asile gelir darumazi Berçelam bilinde heylona ve melo Celli berçelam bilinde hayrana temelo Celli berçelam bilinde heylona ve melo Celli berçelam bilinde hayrana temelo Uçan sever bunda heylona ve melo Uçan sever bunda hayrana temelo Temum'un sarayında heylana ve melo Temum'un sarayında hayrana temelo Heylona ve melo Celli berçelon direce hayrana temelo Alan hoga mişe Heylona ve melo Alan hoga mişe hayrana temelo Uçan sevdan keşe Heylona ve melo Uçan sevdan keşe hayrana temelo heylona ve melo Celli berçelon şine hayrana temelo Alan hoga hine heylona ve melo Alan hoga hine hayrana temelo Uçan seydatine heylona ve melo Uçan seydatine hayrana temelo Celli berçelon bilinde heylona ve melo Celli berçelon bilinde hayrana temelo Celli berçelon bilinde heylona ve melo Celli berçelon bilinde hayrana temelo زۆر باشە دەنگ ئۆکێ باش ئێستا بەشی ئەخیرەکەی ماوە باشووری خۆمان
چەپڵەیەکی زۆر گەرم بۆ سێ هونەرمەند لە سلێمانیەوە. کاک خارا، مامۆستا گۆران کامیل، کاک بێژەن. مامۆستا بەخێر بێی، بەخێر بێن. سلێمانی گۆران شارە حەیاتەکە. ئەمەی هەر حەیاتە. بێگومان سلێمانی کولتورێکی جوانی هەیە، شارێکی جوانە، بەشێکە لە کوردستانی جوانی ئێمەیە. چیمان حاضر کردووە لە سلێمانیەوە؟ وەی ڕاستی بێ من زۆر بە خێراتنی میوانە عزیزەکانەکەم، زۆر بە خێراتنی هەموو میوانەکانی ترەکەم کە لە سێ پارچەی کوردستان هاتوون، ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور و خۆشمان لێرین، خاوەن ماڵ نین لە ئاستی ئەوان. ئەوەی ڕاستی بێ ئەو هونەرە جوانەی کە ئەوان پێشکەشیان کردین لەو مۆرک و شێواز و ستایلەی کە ئەوان پێشکەشیان کردین دیارە هەر بەشێک مۆرکی تایبەتی خۆی پێوەیە. هەر لەبەرەوە ئێمەش پێمان خۆش بوو وەکو باشوور ئەو مۆرکەی خۆمان نیشان بدەین لە ناوەڕاستی ئەوانە بۆی کەوا ڕەنگا و ڕەنگی و جوانی ئەو هونەرە دەرکەوێت کە لە ناو هونەری کوردیدا چۆن ئێمە 6 دیالێکتمان هەیە، بەو شێوەیە 6 دیالێکتی موزیکیشمان هەیە لەگەڵ گۆرانی کە هەمووی جیاوازن و زۆر زۆر دەوڵەمەندن، گەنجینەیەکمان هەیە هەتا هەزاران ساڵی تر ئەتوانین لە بەرەکەی بخۆین و لێی بحەسینەوە وەکو هونەری کوردی وەکو گۆرانی و موزیک. ئەوەی ڕاستی بێ ئەوەی کە ئێمە ئامادەمان کردووە سێ دانە بەشە. باشە سێ مێلودی پێم خۆش بوو لە ناوچەی گەرمیان و ناوچەی هەولێر و ناوچەی سلێمانیش سێ دانەی جیاواز ئامادە بکەین. باشە هەڵبەتە بۆیە ناوچەی بادینان و دۆهۆکمان ئامادە نەکردووە، هاوڕێیان و هونەرمەندانی بەشی باکوور و ڕۆژئاوا بەو بەشە بەڕاستی بە جوانی هونەریان پێشکەش کرد. لەبەرەوە پێم خۆشەکە گۆرانیەکی ناوچەی سلێمانی. باشە هینی کێیە کەسێکە هینی سلێمانی؟ پێم خۆشە لێرەوە کاک بێژەن. بێژەن چەپڵەیەک بۆ کاک بێژەن. چاوتان ماچ قوربان، زۆر سوپاس. کاگەژار پیرۆزە ئەو ماڵە جوانە. ئەم جارە زۆر بە ڕسمی کۆبینەوە، خۆم بۆ نەورۆز حاضر کردووە. طبعاً گۆرانی یەکەم گۆرانی ئەروەی گۆرانێکی زۆر سلێمانی و جوانە بەڕاستی. هەوڵێم تەلەفوزی سلێمانی ئەها تەلەفوز یەکسەر وتم 50 ساڵەمەوە پێش ئەوە عەرەبی زۆر تیایەوە. شێوازێکی جوانی مۆسیقای سلێمانیە، یعنی گۆرانی و دەنگی سلێمانیە. باشە مەقامێکی گەرمیانیە. ئەویش بە یارمەتی مامۆستا گۆرانی ئەزیز و مێلۆدیەکی جوانی هەولێری. کۆتا مێلۆدی عەرب عوسمانە. عەرب عوسمان چەپڵەیەک بۆ مامۆستا عەرب عوسمان. تۆزێک بۆ من قورسە ئەدای بکەم، بەڵام هەوڵەیەم بتوانم وەکۆ بم خزمەتێکی بچووک بەو بەشە بەو دیالێکتە جوانە بۆ مۆسیقا جوانە بکەم، هیواداریم بەدڵی هەموو لایەک بێت. دەست خۆش. بەس یەک شتێک ئەمە بڵێم، مامۆستا گۆران کامل پێویستی بە ناساندن نییە. من وەکو مامۆستای خۆمیەی بینم سەرەوەی 35 ساڵ زۆر زۆر لەناو کاری هونەریە بووە، دەست و پەنجەی مامۆستا زۆر زۆر دیارە. من لەناو ئەزمموی ژیانی خۆمە زۆر لە بەڕێزیان زۆر زۆر شت فێر بووم و زۆر خۆشەکە ئێستا مامۆستا لە هۆڵەندایە گەڕایەوە نزیکەی 6 ساڵ کە ماستەری لەوێ وەرگرت لە موزیک و ئێستا لە بەشی جامیعەی سلێمانی یەکێک لە شاخە هونەرمەندەکان و مامۆستایانی ئەو بەشەیە و دوو تەلەبەی خۆی ئەم دوو بەڕێزە تەلەبەی خۆی بوونا کە ئێستا لەگەڵیان. فەرموون فەرموو. Then, you know, I have to play, I have to direct, I have to translate, I have to do so many things. Okay. We finish the fourth item from Bashur, from Kurdistan of Iraq, and we go to Suleymania. Of course, Suleymania, as known as Suli to most of the expats, we could say it's a one of the cultural باشوری کوردستانی و هنرمند بشدار دبن سی هنرمندین باجار سلیمانی باشوری کوردستانی به استرانین خواه پیشکش بکن. استرانه کیا نافچه سلیمانی یک نافچه گرمیان یک نافچه هولێرê
و بین پیشکش کردن و که وان هنرمندان بحث کرد و که بشا داویه یا کنسرت و بین پیشکش کردن اف کنسرتا که در دور ساعت 6 و دست بگیری حتی این هاجی بردوامه سه بشن کنسرت هاتن پیشکش کردن هنرمندان جه روش آوا و جه باکور و جه روشلاد کردستان استرانی خواه گوتن و پیشکش کردن جه باشور کردستانی و جی امین ها گوهداریا وان سه هنرمند بکن که جه باجار سلیمانیه و بجداری و کنسرتنا لسر کلا هولره کنسرت ما گوت به سپانسریا مدیا یا تورا مدیا رودابه لداره ولجي قوري مردواني وصفي تويا بوكردو رجلي كردي وجواني اقا ياري بالا وبك اقا حما ولا سليماني اي وي 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 ناس قولي جاو جوانو خيبي لا لا وداني شاوة بجري ساوي كابري لو الرب مدري ما تنوش ببابي تسردي حتى نبدي جماعتي ولا جانبنا كمو خي مشامل وخوار بيدل نقول كابا كان مشامل وخوار بيدل نقول كابا خو من شيتي بالايتم بصبير واصحابه خو من شيتي بالايتم كافر يومين ليلابا انا وي 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 ناس قول جوزوان وخير لا لا وداني شاوة بجري شاوي كابا دور بمدري ما تنوش ببابي تسردي حتى نمدي جماعتي ولا جانبنا كموخي
هەولێرە تاکو دووکان ڕای دەکێشم خیابان لە قەڵات تاکو دووکان ڕای دەکێشم خیابان یا بە ماشین دەورێنم یان بە فڕۆکەی ئاسمان یا بە ماشین دەورێنم یان بە فڕۆکەی ئاسمان ئەرە وەی 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 داستۆڵی چاوجوان و خەیتاوێ لە ناودانی شاوە بەجەری چاوی کابرای لەوەرە بە منەرێ ماچێ نۆش بێ با بێتە سەردەی حتا نەمەدەی تێباچێ وە لە جانم ناکەمۆ خەی چومەلای خۆم گەرجامێ خۆم سەنەمێ چومەلای خۆم گەرجامێ خۆم سەنم سەرتا پای باڵام گلارەی دیەم با لە خۆم ژەنم خۆم گەرواتەی پێم نەداوە مەردان نەباوە مەردان خۆم گەرواتەی پێم نەداوە مەردان نەباوە مەردان ئەم خۆم پێوانە درۆڵام قڕ پێوانە دەڕای چێکەردە وەتەموە خۆم گەر نەداوە مەردان نەباوە مەردان وتبغى قوم قاور ندايا مردن نبا ومردن تاق ليلكم يا وار وابوك مردن لخماي لجستاني خلقالي وقفايز السيمي كالي لجستاني خلقالي وقفايز السيمي كالي ويقرتو واللمن دقنيه وقمن دالي وزقا وكتهي من بوا وشوان بحلالي بريايا وكتهي من بوا سير شوان بحلالي لجستاني خلقالي وقفايز السيمي كالي لجستاني خلقالي وقفايز السيمي كالي ويقرتو واللمن دقنيه وقمن دالي وزقا وكتهي من بوا وشوان بحلالي بريايا وكتهي من بوا سير شوان بحلالي قد باري كي تشاو شهين
جوانی پشت ڕوو بچوێن قەت باریکەی چاو شەهێن چاو شەهێن چاو شەهێن جوانی نەمامی بچوێن یارم دێتە نێوشایی پیر و جوان لە دوای دێن بۆ بەرۆک و عاشق بنگ لەسەر سینەی دەلارزێن لەسەری ئەو باڵا بەرزەی حەوت عەشیرەت بە شەڕدێن لەسەری ئەو باڵا بەرزەی ئەو عەشیرەت بە شەڕدێن لەکوێ ساڵی خەڵخاڵی وەک پایزە سێوی کاڵی لەکوێ ساڵی خەڵخاڵی وەک پایزە سێوی کاڵی گڕۆی گرتووە لە من دەگریێ وەک منداڵی خۆزگایە و قسەی من بووە سێ شەوان بە حەڵاڵی بریا و بڵی من بووە دوو شەوان بە حەڵاڵی شهادم پێدەهێنای ناسکە نەرمی قیبلەم بای قیبلەم بای قیبلەم بای شهادم پێدەهێنای چاوم کەوتووە بە چاوی بە چێشێوە کارەبای لە باوەشی ئەو چیژەی نام هەوێ ماڵی دنیای لە باوەشی ئەو چیژەی نام هەوێ ماڵی دنیای لەکوێ ساڵی خەڵخاڵی وەک پایزە سێوەی کاڵی گڕۆی گرتووە لە من دەگریێ وەک منداڵی خۆزگا و بڵی من بووە بریا و بڵی من بووە سێ شەوان بە حەڵاڵی سانی خەڵخاڵی وەک پایزە سێوی کاڵی لەکوێ سانی خەڵخاڵی وەک پایزە سێوی کاڵی لەکوێ سانی خەڵخاڵی وەک پایزە سێوی کاڵی لەکوێ سانی خەڵخاڵی وەک پایزە سێوی کاڵی میرە وەرە سپاس بژیت چەپڵەیەکی زۆر زۆر بۆ ئەم دوو گەنجە یەکێکیان خەڵقی هەولێرە یەکێکیان خەڵقی سلێمانیە کاکە ڕێوان و کاکە میر کە هەردووانیان تقریبان 25 ساڵیانە بەڕاستی ئایندەی ڕیتم و دەف بۆ ئەم دوو برایەیە یعنی بەڕاستی وێڵدان بۆ چەپڵەیەک بۆ ڕێوان دەستان خۆش بێ بژیت تەنیا شتێک من بۆ من ماوە ساڵ بە ساڵ دنیا بچووکتر دەبێت میلەتەکان لە یەک نزیکتر دەبن تەنیا کەلچەر و موزیکە کە ئینسانەکان لە کوردستان و ئافریقا و هەر کوێی دنیابی موزیک زمانی ئینسانیەتە و بە هیوام بتوانم ئەم ماڵە بە پاڵپشتی حکوومەت بە پاڵپشتی ڕوودا و بە پاڵپشتی جەنابی سەرۆک بتوانم ئەم ماڵە کەلچەری تیا بێ بۆ شاری خۆشەویستی هەولێر شەوتان شاد بژیت موزیکی زەهاوی بوو کو به داوی هات ساعتک و نیوه بردوام بو ج چوار بشین کردستانی و هنرمند بجدار بون کنسرت به سپانسریا مدیا تورا مدیا رودابه بو و کنسرتا کو ج ساعت نیوه که بری و دست بکر آنها به داوی هات و سترانین خوش هاتن پیشکش کرن و کیف و شاهی کستان و بجداران و بینرین تورا مدیا رودابه
ببینن خیر. نوچه به سپانسریا آوا لایف. ئەی ئەگەر چایەکە چای جیهان بێت هەمویان پڕ دەبنەوە تام و بۆ وەردەگرنەوە ڕنگ دەدەنە ژیان و ڕۆژەکانمان چای جیهان ئەو چایەکە لە دەوری یەک کۆمان دەکات گولازەر وەی گولازەر لێ های گولێ